خۆشەویستانم کاتتان باش ئەم جارش میوانێکی زۆر خۆشەویست کاک حاجی ئارام لە شاری بێرمیگام. کاک حاجی یاخوا بەخێر بیت. لە ئێستایا زۆر پەنابەری کورد ڕویان کردوتە وڵاتی بەریتانیا و ئەوروپا بەگشتی پەیامت چییە وتێت چییە وەکو بانخوازێک بۆیان؟ بەڵێ سپاس کاک شەمەز بۆم دەرفەتە. ئەلبەتە دیاردەی کۆچ دیاردەیەکی جیهانیە و خەڵکی لە هەموو کاتێکدا کۆچەکەن. ئێمەش بێبەری نین لەوەی کە گەنجەکانمان بە تایبەتی کە جیلی گەنج دێ بۆ وڵاتانی ڕۆژئاوا بە تایبەتیش بۆ بەریتانیا. ئەوەی کە دێت مەقەنعاتی من هەچ کەسێک هەنگاوێک بۆ هەر شوێنێک هەڵبگرێ ئەبێ ئامانجێکی لە پشتەوە هەبێ. بۆی ئەوانەی کە دێن بە ئامانجیان هەبێ بە ئەگەر ژیانیان لەوێ ناخۆشە بە دوای ژیانێکی خۆش و بەختەوەراگەڕێن ئەبێ لێرە هەوڵ بدەن و ئامانجەکەیان و دەسێنانی ئەو ژیانە خۆش و بەختەوەرە بێ. بۆیە لانەدەن لە ڕێگەکەی خۆیان کە ئامانجەکەیانە بەرەو ئامانجەکە بڕۆن. ئەم گەنجانی ئێمە چی بکەن بەرەو ئامانجەکەیان بڕۆن؟ ئەوانەی کە دێن بۆ ئەم وڵاتە یاخۆ بەر وڵاتێکی تر بۆ گەشتن بە ئامانجەکەیان یەکەم شێت وەکوتمان تارگێتەکە لەسەرەوە دابنێن واتە ئامانجەکەیان ئەوەیە کە لەم وڵاتە ببن بە خاوەنی بزنسی خۆیان کار و کەسابەتێکن بتوانن معیشەت و ژیانی خۆیان فراهم بێنن و وەزع و ژیانی کەسوکاریان خۆش بکەن ئەو قەرزەی دایک و باوکیان وایە کورە بیدەنەوە و فێری زمانێکی ئەنگلیزی باش بن لە وڵاتەیە کە پێویستیان پێیەتی و تێکەڵ بن لەگەڵ خەڵکی باشە. چونکە ناکرێ ئینسان لە وڵاتەیە دوورکەوێتەوە بە تەنیا بژی ئیلا چواردەور تەسیر و کاریگەری زۆری هەیە لەسەر خەڵکی. بۆیە من نەسحەتی منەوەیە کە بە هیچ شێوازێک هاوڕێتی و ڕەفیقی خەڵکی خراپ خەڵکی خراپ حەزەکە ئەرباب و ڕەفیقی خۆی زۆر بێ ئاما بەرە و کاری خراپ. بەڵام هەموو کاتێک ڕەفیقی و هاوڵی خەڵکی باش بکەن بۆ ئەوەی بە باشی بژین و ئەو ئامانجێکە بۆی هاتوون بە بەرنامە و بە پلان بەرەوڕووی بڕۆن خۆیان فێری زمان بکەن. خەڵک هەیە لە ئوتێلەکانە ساڵێک دو ساڵ ئەمێنێتەوە هەر ئەخەوێ هیچ ئیشکارێکی نییە. لەم ساڵە دو ساڵە دوای 6 مانگ ئەتوانێت بچێ لە کۆلێجی خۆی سەرکە با زمان فێر بێ کە زمان فێر بۆ ئەو کاتە هەم بۆ ئیشی ڕۆژانەشی باشترەکە ئیشێکی باشتری پێکە و لە کێشە مشاکل و معاناتی وڵاتەتی ئەگا بە سەقافەت و ڕۆشنبیری ئەم وڵاتەتی ئەگا کە زمانی زانی و لەگەڵ ئەوەش هەوڵ بدا پلە بە پلە بڕوا بەرە و ئامانجەکەینەوە و هەنگاوێکی بەرز بنێ و بکەوێ با تووشی کاری ناسایی نەبن با تووشی بۆ تموح و بۆ پارە ئەوانە تووشی ئەوە نەبن کە دەستبەرن بۆ ئیشێکی نایاسایی ئیشێکی حرام ئەو کاتە لە پەلەپەلیا هەنگاوێکی بەرز ئەنێن و ئەکەون و خۆشیان و چواردەورەکەشان تووشی کێشە و گرفتەکەن لە ئاخریشا سەیرەکەی دواکەوتون کە بەداخۆ لە دوای ساڵانێکی زۆر لە وڵاتە لە بەروی کە بڕۆن بەرەو ئامانجەکە و بەرەو هەدەفەکەیان بڕۆن بەڵام بەرەودا و هاتوونەتەوە و ناگەن بە هیچ شتێک. دەست خۆش. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حاجی ئارام. هیوادارین هەمیشە ئێوە باش بن و بە تەندروست بن. خواتان لەگەڵ. کەناڵی BK4 لە خەمی هەمووان کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی BK4